فەرهەنگ بەسەرکردنەوەی چالاکیە ڕۆشنبیری و داهێنراوەکانی نووسەران و ئەدیبان و هونەرمەندانە. لە فەرهەنگدا گفتوگۆی بابەتە ڕۆشنبیری و ئەدەبی و هونەریەکان دەکرێت، ئاستەنگەکانی بەردەم داهێنەران دەخرێنە ڕوو. فەرهەنگ هەموو شەممەیەک دوای هەواڵەکانی سەعات 3 پێشکەشتان دەکرێت. سڵاتان لەبێتەوە ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش، بیسەران و بینەرانی ئازیز و خۆشەویست، هیوادارم کە هەموو لایەکتان باش و تەندروست بن. خۆشحاڵم کە دووبارە لە پرۆگرامی فەرهەنگ بە دیداری ئەوەی ئازیز شادەبینەوە. ئەمڕۆ پرۆگرامی فەرهەنگ جیاوازتر لە پرۆگرامەکانی تر بە شێوازێکی تر باسکردنە لە ڕێزگرتن لە ژینگە و لە ڕووی ئەدەبی و هونەریەوە و لەگەڵ ئەمەشدا ئێمە چۆن ژینگەمان پارێزین و چۆن مناڵەکانمان فێری ئەوەکەین هەر لە مناڵیەوە فێریان بکەین کە ژینگە چۆن پارێزێت، چونکە ئێمە پێویستەکە ژینگەکەمان پارێزین. هەر یەکێک لە نمونەیەک لەو نمونانی کە حەز ئەەکەم باسی بکەین، مناڵەکەم باسی لەوە کرد کە پێمەوە ژینگە چۆن پارێزین، باسی لەوە کرد کە مرۆڤ و ژینگە پێکەوە دەستی یەکیان گرتووە، ئەڕۆن بەڕێگایە. مرۆڤەکە پێی ئەڵێ ژینگە بە مرۆڤەکە ئەڵێ پێی ئەڵێ من چی بۆ تۆ بکەم، مرۆڤیش پێی ئەڵێت پێویستەکە تۆ تەندروست و جوانی پێ ببەخشیت. بەڵام مرۆڤ کاتێکە لە ژینگە ئەپرسێت ئەڵێ چی بۆ تۆ بکەم، ئەیش پێی ئەڵێ تەنها بم پارێزە. کەواتە با ئێمە ژینگەی خۆمان پارێزین. ئەگەر ئێمە ژینگەکەمان پاراستکەوە تەندروستێکی باش بە خۆمانە گەڕێنینەوە. هیوادارم کە هەمومان بتوانین بە ڕێگایەکی جیاوازتر لەو ڕێگایانی کە پێشتر پێیا تێپەڕێوین ژینگەی خۆمان پارێزین و جوانیەکی جوانیش بدەین بە ژینگەکەمان، چونکە ئێمە لەسەر ئەم ژینگەیە ئەژین بۆی پێویستەکە ڕێزی لێ بگرین. و لەگەڵ ئەوەشە باز لەوە ئەکەین کە ئایا لە ڕێگەی ژینگەوە لە ڕێگەی ئەدەب و هونەرەوە چۆن ژینگەکانمان پارێزین، چۆن مناڵەکانمان فێرکەین و چۆن لە ڕێگەی هونەرەوە فێریان بکەین کە ئەمە ژینگەی تۆیە بۆ پێویستەکە بپارێزین. ئەمڕۆ میوانێکی زۆر ئەزیز لەگەڵمانەیە بە گفتوگۆکردن لەسەر بابەتەکان، ئەویش بەڕێز مامۆستا سەرۆر قەرەداغیە کە بەڕێوەبەری ڕێکخراوی سروشتی کوردستانە ئەمڕۆ لەگەڵمانەیە، هەم لە ڕووی ئەدەب و هونەرەوە گفتوگۆ ئەکەین، هەم لە ڕووی ژینگەشەوە کە چۆن لەو ڕێگەیەوە ئێمە بتوانین ژینگەکانمان پیشانی مناڵەکانمان بین و پیشانی خۆشمان بین، چونکە ئێمە بە کولتورێک تێپەڕێوین کە کاتێک ئاچینە سەرجادەیە یان شۆفێرێک یان کەسێکی ئاسایی ئەبین کە پیادەیە، ئەوەی کە بەدەستمانەوەیە لە جاتی بکەینە ناو ئەو زڵدانی کە دانراوە ئەمەی خینە سەر زەویەکە کە ئەمەش کاتی ساتێکی گەورە بۆ خۆمان دروست دەکەین. لەگەڵمانە بن و بینەرمان بن. بەخێر بێ مامۆستاکیان. زۆر سپاس بۆ تەندروستی چۆنە؟ زۆر سپاس دەکەین کە ئەمڕۆ لەگەڵمانی بۆ ئەوی کە زیاتر گفتوگۆ لە سەبارەت بە ژینگە بکەین. پێمان خۆشە بزانین لە سەرەتای پرسیاری ئەوە بکەین کە ئایا ئەو سیستەمی کە باس ئەکرێت و لە وڵاتانی دەرەوە ئەکرێت بۆ ژینگە ئێمە هەمانە؟ دەستان خۆش بێ بۆ دروستکردنی ئەم بەرنامەیە. دیارە بابەتی ژینگە پارێزی بۆ خۆی یان پرسی ژینگە بۆ خۆی پرسێکی نوێیە، یعنی پرسێکی زۆر کۆنیە و لە باشووری کوردستانیشە گەڕێتەوە بۆ ینی کۆتایی ساڵی هەشتاکان و بە دیاریکراویش لە دەستپێکی باڵێنەوەدەکانەوە کە یەکەمین کۆمەڵی ژینگە پارێزی لە باشووری کوردستان دروستە بێت و لەوە پەلە کێشێ بۆ دروستکردنی کۆمەڵێک ڕێکخراویان توانین بڵێن بزوتنەوەی ژینگە پارێزی لەو کاتەوە دەست پێکات. وەکو لایانی حکوومەتیش لە دوای ساڵی دوای پرۆسی ئازادکردنی عێراقەوە و بە دیاریکراویش لە ساڵەکانی 2005 دواترەوە وەزارەتی ژینگە لە عێراق دروست دەکرێت و دەستی پاراستن و چاکردنی ژینگە لە وەزارەتی ژینگەش لە هەرێمی کوردستان دروست دەکرێت، دواتر کاکرێ بە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە. یعنی وەکو ڕێکخرا و وەکو مەدەنیەت هەیە، وەکو حکمیش بە هەمان شێوە ناوەند و جهت هەیە، بەڵام تا چۆن ئەمانەتوانیوانە بە ئەرکی خۆیان هەڵبسن یان ئەرکەکانی خۆیان جێبەجێ بکەن یان لە پێناو پاراستنی ژینگە کاریان کردووە یان چۆن بووە، ئەوە بابەتێکی دیکەیە. زۆر باشە. سەرۆر قەرەداغی ماوەی چەندێکە ئەزمموی خۆی تێکەڵ کردووە لەگەڵ ژینگەیە؟ لە سەرەتای ساڵی 2010 بوو کە لە یەکەمین گروپی ژینگەی لە شاری دەربەندی خان لەوێ من دەستم بەکارکردن کرد و دواتریش هاتە ناو کۆمەڵی کوردستانی سەوز و دواتریش بۆ ناو ڕێکخراوی سروشتی کوردستان کە لە ساڵی 2012ەوە هەرنی هەوڵەکانمان لە ناو ڕێکخراوی سروشتی کوردستان چڕ کردوێتەوە وەکو ڕێکخراوێکی ناحکومی و قازانجنەویست و خۆبەخشانە تێکۆشانمان کردووە تا ئەمڕۆ و ئامانجیشمانە ژیان بین بەردەوام بین. ئینشاءالله تەمەند درێژە بن و دەستخۆشی بۆ هەموو ئەو کەسانی کە لەگەڵ تۆیان وەستافەکەت. مامۆستاجان پێمان خۆشە ئەوە بزانین کە ئایا پێویستەکە ژنگە لە تەمەنی چەنەوە فێریان بکەین؟ ئایا هەر پێویستەکە لە سەرەتایی لە مناڵەوە دەست پێ بکەین یاخود ئەم ژینگەیە پێویستی بە تەمەن نییە؟ خۆی کێشەکە ئەوەیە کاتێک کە ئێمە ئەڵێ ژینگە بە دابڕاو لە مرۆڤ دانین، بەڵام لە ڕاستیە ژینگە دابڕاو نییە لە مرۆڤ. ژینگە ینی ئەو ژیانەیە کە ئێمە تیایە ژینگە هەموو شتانێک کە لە چواردەوری ئێمە هەیە بەری ئەکەوین.
و لێرە بۆ نمونە ینی لە قۆناغی مناڵیەوە کاتێکە بۆ نمونە مەسەرەن مناڵێک لە ناو ناوسکی دایکایەتی ئەکرێ ژینگە کارلێک لەو بکە و بە پێچوانەشەوە کاتێکە بۆ نمە مەسەم دوایەوەی کە مناڵێک لە دایکە بێ ئەکرێ بۆ نمونە لە قۆناغی منداڵیەوە لە تەمەنێکەوە بۆ مەسەن فێر بکرێت و ئەیتر لەوەی کە فام ئەکات ڕابهێنرێت لەسەرەوەی کە ژینگە چیەوە چۆنە بە تایبەترێ مەگەر ناوی لێ بنین لە قۆناغی باخچەی مناڵانەوە و تا ڕادێکیش لە پێش قۆناغی باخچەی مناڵانیشەوە ئەکرێت بەڵام بە دیاریکراوی لە قۆناغی باخچەی مناڵانەوە ئەکرێت کار لەسەر تێگەیاندن و پێگەیاندنی مناڵ بکرێت بۆ پارێزگاریکردن لە ژینگە و دواتر ئەم بابەتە ینی بڕاتە ناو قۆناغەکانی دیکەی خوێندنەوە کە دواتر دەتوانین باسی بکەین. زۆر باشە ئێمە باس بە لەوە بکەین کە ئایا مناڵێک لە باخچەیە فێر ئەکرێت ئیتر حکومی بێ یاخود ناحکومی بێ لە باخچەیە فێر ئەکرێت بەڵام کاتێکا چێتە قۆناغەکانی خوێندن ئەگەر ئەم سیستەمە بەردەوام نەبێت و لە ناو واتە نەکرێتە وانەیەکی تەواوەتی لە ناو خوێندنگاکانە ئەویش هەروەکو کللتورەکەی پێشتر کە خۆمانین کە ئێمە نەوەیەک بووین لەو نەوانەی کە زۆر ژینگەمان نەپاراستوە ئەمە ڕاستیەکە و پێویست ناکە ئێمە خۆمانی لێلابەرین ئەم منداڵە کاتێکە ئەچێتە ناو خوێندنگاکانەوە ئەویش هەمان ڕێچکەی ئێمە ئەگرێن بۆی پێویستەکە ئێمە چی بکەین تاوەکو مناڵەکانیشمان فێری ئەو شێوازە بکەین دەڵی سیستەم دەبێت سیستەمێک بێت و دەبێت سیستەمەکە مەسەلەن فکری لە پشتەوە بێت و ئەوەی کە هەیە بۆ منە لە حکومڕانی لە باشووری کوردستانە ئێمە ئەو فکرە ژینگەیە بەدی ناکەین و سیاسەتە ژینگەیە نییە و لەبەرەوە کاتێک کە ئەمە نییە ئەمە ڕەنگی نەداوەتەوە لە ناو ناوەندەکانی خوێندن ئەمە ڕەنگی نەداوەتەوە لە سیستەمی پەروەردەیی لە باشووری کوردستانە کارچەندەوەش دەبێت بەتوڕ ئەو سیستەم هەیەیان نییە بۆ خۆی لە بابەتی پەروەردەییشە بەرحاڵ لێرە بۆ نمونە دەبێت کار لەسەرەوە بکرێت کە ژینگە پرۆگرامێکی سربەخۆ بێت کە بۆ مەش بە هەمان شێوە دوو دروستە بێت ڕێک پێیان وایە کە دەبێت ژینگە بابلین دابش بکرێت بەسەر پرۆگرام بەسەر پرۆگرامەکانی دیکەی خوێندن لە سەررجەم ناوەندەکانە و ڕێکی دیکە شەیە کە دەڵێن نا با ژینگە بۆ نمەسەرم پرۆگرامێکی سربەخۆ بێکەم بۆ خۆمان باوەڕمان بەوە هەیە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان و ئەوانەی کە کاری تیاکەین باوەڕمان بەوە هەیە کە دەبێت ژینگە پرۆگرامێکی سربەخۆ بێ لە ناو ناوەندەکانی خوێندن بۆچی باوەڕمان بەمە هەیە چونکە لە ئێستا ژینگە دابش تا ڕادەیەک بۆ نمونە لە هەندێک لە بابەتەکانە لەوانە جاجیەکانە مەسەلوانەی کوردی ئەوانەکانی دیکەیە گرنگی پێدراوە تا ڕادەیەک ینی لە کۆمەڵێک لاپەڕا باسی ئەکات بە کورتیش بێت و لە زانستیشا بە شێوەی زانستی بە شێوەیەکی تەفاسل باسی ئەکات بەڵام ئەگەر ئێمە بینە سەر دەرەنجام ئایا لە دەرەنجامە بۆ نمونە تاکێکی ژینگە پارێزمان بۆ دروست بووە و توانیومانە مەسەر نێمە تاکێکی ژینگە پارێزی پەروەردەکرا و بە پەروەردەی ژینگەیی پێ بگەێنین و دروستی بکەین بەدڵ ناوڵی نەخێر چونکە ئەوەی کامڕۆ دەبینی مەسەرەن سەرچاو ئاوەکانت پیسەکە هەمانە و تاکەیەکە لەو ناوەندە خوێندنانەوە هاتووە هاتووە ئەوەی کە بۆ منە دەبێتە هۆکار بۆ تێکدانی ژینگە بۆ دەستدرێژیکردن بۆ سەر ژینگە بۆ سەر گیانەوەرێک بۆ کوشتنی سەگێک بۆ بریندارکردنی بۆ هەر زیانێکی ترکە بە ژینگەی ئەگەێنێت ئەمانە لەکوێوە هاتوون لە ناو ناوەندەکانی خوێندنەوە هاتوون بۆیە بەشی زۆریان تەبەن ئەکرێ هەندێک شەبن بۆ مەسەن نیان خوێند بێ بەڵام لە 2000 ئەکرێ دایک و باوکیانە مەسەرن کەسەکانی ئەندامەکانی دیکان خوێندی بێت و فێر بوون بۆیە لێرانە ئێمە تاکێکمان بۆ دروست نەبوو کە تاکێکی ژینگە پارێز بێت یان تاکێکی دۆستی ژینگە بێت بۆ ئەم بابەتە ئێمە پێویستیمان بەچی هەیە پێویستیمان بەوە هەیە کە ئێمە کار لەسەر ئەو دەقانە بکەین کە دەقی ئەدەبین ینی ئەدەب بە هەموو ژانەرەکانیەوە هونەر بە هەموو ژانەرەکانیەوە ینی ئەوەی کە دەبینی مەسەرەن خۆشبەختانە کە زۆر جێگەی دەستخۆشیە بەشێکی زۆر لە شاعرانی کورد و چیرۆک نووسەکان و دەرهێنەرەکان ئەوانی کە بابلین زیاتر دەق ئەنووسن یاوەی کە سیناریۆ ئەنووسن دەق ئەنووسن تا ڕادەیەکی زۆر باش گرنگیان بە بابەتە ژینگەکانیەوە و هەر ئێمەش لە فترەکانی ڕابردوو کارمان لەسەرەوە کردیانی کە دەڵم فترەکانی ڕابردوو ڕەنگەوە لای گوێگر و بینەر بە ماوەیەکی کەم ببینرێت بەڵام بۆ زیاتر لە 2 ساڵە ببوورە 4 ساڵە کە ئێمە کار لەسەر کۆکردنەوەی کۆمەڵێک دەقی ژینگەیی ئەەکەین کە با بڵین هەمووکو چیرۆک وەکو شانۆ بۆ نمونێکێک لەو نمونانە بابەتی شانۆیە کە پێش کۆکردنەوەی بابەتە چەند دەقێکی زۆر کەم هەبوون بەڵام ون بوون کە زۆر جێگەی خۆشحاڵی بوون لە ساڵی 90ەکانە ینی نووسەرێکی کورد کە خەڵکی ئەم شارەیە نووسیوێتی بەڵام ون بوو ئێمە دووبارەوەمان هێنایەوە و هەروەها هەندێکیان لە عەربی وەرمانگەڕاوە هەندێکی تریشیان ئەو خەڵکانی کە دەقی شانویان ئەنووسی هانمانیان بۆ ئەوەی کەوان توان کۆمەڵک دەق بۆ ئێمە بنووسن و خۆشبەختانە نووسیان کە ئەمە توانم بڵێم یەکەم سەرچاوەیە کە بە ناوی شانۆی ژینگەیی بۆ مناڵان کە ئەمە لە مناڵانی قۆناغەکانی خوێندن مامۆسایانی هونەر کە لە ناو قوتابخانەکان هەنەتوانن سوودی زۆر باش لەمە ببینن و بیکەن بە پراکتیکە و پرۆفیل لەسەر بکەن و نمایشی بکەن بۆ یەکێکی دیکە لەو بەرهەمانە بابەتی چیرۆکە ژینگەیەکانە کەمیش بە هەمان شێوە خۆشبەختانە کۆمەڵێک دەقی زۆر باشی معنی چیرۆکی ژینگەیی هەبوو
و هەندێکی تریش نەبوو بۆ نمونە کۆمەڵک پرس هەیە کۆمەڵک بابەت هەیە کە ئێمە باشتر وەکو چالاگوانان بەری ئەکەوین بەڵام ئەکرێ بۆ نەگەر چیرۆگنووسێک خۆی تایبەت من نەکرد بێت یان بۆ منە ئەندامی ڕێکخراوێکی ژینگەیی نەبێت زۆر بەری نەکەوت بێت هەر لەبەرەوە ئەمەکێک لەو هاوڕێ ئەزیزانەمان مامۆستا پەیامی ئیبراهیم کە بۆ خۆی کێکە لە ینی چیرۆگنووسی بواری ینی ئەدەبی مناڵان ئێمە لەگەڵی گفتوگۆمان کرد کە چۆن ئەکرێ بۆ منە کار لەسەرم بابەتە بکات بۆ خۆشبەختانە ئەو زیاتر لە 15 دقی چیرۆکی ژینگەی لە ناوم پەرتوکە هەیە و لە هەمان کاتا بۆ خۆشی وەکو نامیلکێک بڵاوی کردەوە کە ئەوش بە هەمان شێوە سەرچاوێکی دیکەی گرنگە کەمانە ئەکرێت لە ڕێگەی و مناڵی لەسەر پەروەردە بکرێت وەکێکی دیکە لەو بابەتانە بابەتی هۆنراوە ینی ئەم کتێبە تقریبان کتێب لاپەڕەکانی سەروی 280 وەرەقە بێت کەمە کەم نییە لە ڕاستیانی بەلایانی کەمەوە نزیکەی 250 هۆنراوی ژینگەی تایە کە ئەگەر بڵێن بۆ منەگەر 100 کەسی جیاوازیش نووسی بێت ئێمە بابەتێکی گرنگە ئەمانە کۆمەڵێک سەرچاوی زۆر گرنگن و زۆر بنرخن کە ئێمە توانیمان هەرێکان لە ڕێگەی کتێبێکەوە کۆبکەینەوە لە فترەکانی داهاتوش بە شێوەی دیجیتاڵی ئێمە بەردەستی خەین بۆی لە بەردەستی ینی خوێنەرانە هەبێت و ئەو ناوەندانە هەبێت کار ناوەندێک بێ سوودی لێ ببینێت زۆر باشە پێمان خۆشە ئەوەش بزانین کە ئێوە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان ڕاهێنەرتان هەیە بۆ ئەوەی کە بچێتە ناو باخچەکانەوە لە ڕێگەی ئەوەی کە باخچەکان لەگەڵ خۆیانە بەرێت بۆ ناو سروشت و بتوانن ژینگە پارێزی لەوێ بکەن بۆی هەر لە ڕێگەی پراکتیکیەوە کارەکە بە مناڵانیش بکەن ئێمە بە دڵنیای ڕاهێنەرمان هەیە من پرسیارەکەتم بیر نەچێتەوە بەس ئەگەر ئەو بەشەش بە تەواوی تەواو بکەین ینی بۆچی ئەدەب بۆچی بۆ نمونە مەسەلەن هونەر بین ئەگەر دێنەس ئەگەر بینە سەری زۆر باشە پرۆگرامی من سیبەتە بە هونەر زۆر باشە لێرە ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان ینی کە لە دووەم کۆنگرەی ڕێکخراوی خۆمان ئێمە ئامانجی ڕێکخراوەکەمان گۆڕی بۆ دوو ئامانجی سەرەکی کێکیان پەروەردەی ژینگەی بوو ئێمە هەر لەو کاتەوە بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوێکی دیکەمە دەستمان بە ئەوە کرد کە ژمارەیەک ڕاهێنەر پێ بگەێنین و فێریان بکەین کە چۆن ئەکرێت ئەمانە بچنە ناو ناوەندەکانی خوێندنەوە یان هەر ناوەندێکی دیکە بۆ مناڵان پرۆگرامی ژینگەی بڵێنەوە و بۆ ئەمەش لە ڕاستیمە پرۆگرامان نەبوو ینی کەرەستەمان لە بەردەستان نەبوو لە بڕێمە دەستمان پێکرد هەنگاومانە لەسەرەوەی کە پرۆگرامێکی تایبەت بە مناڵان دروست بکەین بۆی ئەو ڕاهێنەرانە بتوانن لە ناو ناوەندەکانی خوێندنیان هەر ناوەندێکی دیکە بۆ مناڵان بیڵێنەوە لەبەرەوە خۆشبەختانە تا ئەمڕۆ ئێمە بەردەوامین لەوەی کە بەردەوام ڕاهێنەر پێ بگەێنین و دروستیان بکەین و پرۆگرامەکە بخێنە بەردەستیان و زۆر ناوەندی باخچە و قوتابخانە پەیوەندیان لەگەڵ ئێمە هەیە و خۆشمان زۆر جارێمە داوایان لەکەین ئەچینە ناو ناوەندەکانی خوێندنەوە ڕاهێنەرەکانمانە ڕۆنە ئەوێ لەوێ وانەکان ئەڵێنەوە یان ئەو پرۆگرامە ئەڵێنەوە بۆ مناڵان کە زۆر جارەمە بەڕاستی مامۆسایانیش سوودی لێبینن ئەو پرۆگرامە کە ئێمە دروستمان کردو لە ڕاستە ئێمە دروستمان کردو و بنیادمان ناوە بەڵام ئێمە خاوەنی نین بەڵکوم ئێمە زۆر جارێ دین بە ئیداری قوتابخانەکان بە مامۆستاکانەوەش بتوان لە دوای ئێمە بۆ ساڵەکانی تر پێویستیان بە ئێمە نەبێتەوە خۆیان ئەو پرۆگرامە بڵێنەوە و بە شێوەی تۆمارکراویش ئێمە ینی بە ڤیدیۆ تۆمارمان کردووە لە چەناڵی یوتیوبەکەمانە هەیە هەر کەسێک یان هەر مامۆستایەک بیەوێ هەم توانێت پرۆگرامەکە بە شێوەی دیجیتاڵی بەدەست بێنێ و هەم ڤیدیۆکەش بە شێوەی پراکتیکیۆ لێ بگرێت و بزانێت چۆن وانەکان ئەوترێتەوە یان ئەو با بڵین پرۆگرامە بە مناڵ ئەوترێتەوە چکە زمانی مناڵ زمانێکی زۆر جیاوازە لەبەرەوە ئێمە بێ بە زمانێکی تەواو مناڵانە بیڵێنەوە و بۆ هەموو ئەم پرۆگرامانش ئێمە بابەتی ئەدەبیمان زۆر پشت پێبەستووە بابەتی هونەریمان زۆر پشت پێبەستووە مۆسیقا گۆرانی چیرۆک خوێندنەوەی تایە بۆ مناڵەکان و تەنانەت شانۆی تایە بۆ ئێمانە کۆمەڵێک هەنگاوی زۆر گرنگن کە ئێمە تایە پێی ڕۆمان کرد زۆر باشە کەواتە تۆ هەر لەسەر بابەتی ئەدەب مایتەوە با منیش بێمە سەر بابەتی ئەدەبیەکەی خۆم کە پێویستە کا پرسیارت لێ بکەم کاتێک ئێوە ئەڵێن پرۆگرامێکی ئێمە پشتمان بەستوە بە ئەدەب و پرۆگرامە ئەدەبیەکانمان پێشکەشەکەین بە مناڵان ئێوە لە ڕێگەی شانەوە پێشکەشیانەکەن یاخود تەنها بە قسەکردنە بۆ مناڵان هەموو لایەنەکانی تیا پەیڕەوە چکە ئەمە شتێکە بابەتی ژینگە بابەتێکە کە بۆ خۆی وەکو زانست ئەگەر وەری بیری بابەتێکی وشکە هەر بۆ خۆی بابەتی وشکە ینی ئەگەر تۆ تەماشا بکەی بۆ نمونەیان ئەگەر ئێمە لە ئەزمموی مناڵی خۆمانەوە بگەڕێنەوە بۆ ئەزمموی مناڵی خۆمان زۆربەی و بابەتانی کە بۆ ئێمە وەکو زانست باس کراوە ئەکری بیرمان نەمابێ بەڵام بۆ نمونە مەسەلەن شعری گۆرانمان بیرماوە مەسەلەن شعری مامۆساڵەتی فەڵمەتمان بیرماوە یان ئەو وانانی کە بۆ نەوانی هونەر بوون بۆ ئێمە زۆر دڵخۆشکەرتر بووە بەراورد لەگەڵ وانەیەکی دیکە کە لە ناو ناوەندی خوێندنا خوێنراوە لەبەر ئەم بابەتانی لە ئەزمموی خۆمانەوە ئەم بابەتە زۆر گرنگە لە ئەزمموی خۆمانەوە ئێمە هاتی نەسەرەوە چکە ئێمە واقعاً لە کوردستان و عێراقیش تەنانەت هیچ جۆرە پرۆگرامێکی تایبەت بۆ ژینگە نییە لە ئێران بۆ پێشکەوتنی کولتور و فەرهەنگی خۆیەوە نییە و لە زۆر وڵاتانی دیکە لەبەرەوە ئێمە بیرمان کردەوە
ئێمە دەبێت شتێک بنیاد بنین نەک لەسەرەوەش ئێمە وەکو زۆرێک لە ڕێکخراوەکان بەڕاستی کە تەنها شتەکان بچێتە چوارچێوەی داواکاریەوە داواکارین لە وەزارەتی پەروەردە ژینگە بکات بە پرۆگرامێک لە ناو ناوەندەکانی خوێندن نا ئێمە وتمانێت دەبێت خۆمان ئێمە ژینگە بکەین بە پرۆگرامێک لە ناو ناوەندەکانی خوێندن و ئێمە ئامادەی دەکەین و ئەو کات ئێمە دەیدین بە وەزارەتی پەروەردە قبوڵی دەکاتیان قبوڵی ناکاتدا و بابەتێکی دیکەیە و ئێمە ناژوەسین و زۆر جارێ و قسەیە دەکرێت مەسەلەن بۆ نمونە ئایا وەزارەتی پەروەردە بەڵێن ئەوەی داوە کە قبوڵی بکاتم پرۆگرامە تۆ چیت بنیاد ناوە یعنی تاوەکو بۆنەوە قبوڵی بکەیان قبوڵی نەکە بەرحەڵەوە بابەتێکی دیکەیە قبوڵیشی نەکاتێن بە شێوەی دیجیتاڵیان دەخێنە بەردەست یا بە شێوەی چاپێ بۆنە دەخێنە بەردەست بۆی کە بتوانێت بەڕاستی سوودی لێ ببینرێ لەبەرەوە ئێمە گەڕاینەوە بۆ بابەتانی کە ئێمە دەکرێت بۆ گوتم بابەتی ژینگەش لە ناو زانستیشا بە زیاتر لە ناو زانستا بە شێوەی تەفاسیلی باس کراوە ئاو چییە چەند جۆری هەیە چەند دۆخی هەیە چۆنە هەموو بابەتانە باس کراوە بەڵام پێشتریش ئاماژەم پێکرد نەیتوانیوە تاکێکی ژینگەی دروست بکات تاکێکە پەروەردەکراو بە بابەتە ژینگەکان و بەرامبەر ژینگە بەرپرسیارانە مامەڵە بکات لەگەڵ ئاژەڵێک لەگەڵ گیانەوەرێکە بەرپرسیارانە مامەڵە بکات لەگەڵ ئاوا لەگەڵ درەختە لەگەڵ ڕۆکێکە و نەوێت بەهۆکار بۆ ئەوەی کە دەستدرێژی بکاتە سەری بەرحاڵ زۆر لایەنی دیکە لەبەرەوە ئێمە بیرمان لەوە کردەوە کە دەبێت ئێمە پشت بە هونەر و ژانەرەکانی و ئەدەب و ژانەرەکانی و لێر لەگەڵیشیا بۆ نمونە مەسەن مۆسیقا نۆتەی مۆسیقا بێنین و هەروەها وێنە یعنی یەکێک لەو بابەتانی مەسەڵ چیرۆکانە کرێ بە هەر چیرۆکێک بۆ نمونە دەکرێت بە چەند وێنەیەک پیشان بدرێتەوە ویان بۆ نمونە مەسەن ڕاهێنانی تیابێت یان ڕاهێنان لە ناو پرۆگرامەکانە کەمان کۆمەڵی خاڵی زۆر گرنگن وەک ئاماژەم پێکرێمە 4 ساڵە ینی کار لەسەر ئەم بابەتە ئەەکەین و کەرەستی زۆر باشمان لە بەردەستایە کەکرێ هەرێکێک لەو کەرەستانە ینی ئێمە بەس بە نمونە ئەمە سێ کەرەستیان بۆ کە لە بەردەستمانە بوو بە گرنگمانزانی کە ئێمە بە چاپی بکێنی بەڵامانە سەرچاوی شەکانی ئێمە بەشێکن لە سەرچاوی شەکانی ئێمە و لەگەڵ ئەمە ئەو بەشێکی تر لەو سەرچاوانی کە لە بەردەستمانیان و کەرەستانی کە لە بەردەستمانە هەر خۆیان بۆ خۆیان ئەتوانین کتێبێک بن ئەکرێت سەرچاوەیە کتێبێک بوو کۆمانی کە بە چاپمان گەیاندووە و لەبەرەوە ئێمە بەردەوامین بە دڵنیاییشەوە ئێمە ئەتوانین وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان هێندە توانای مرۆیی و کەسی ئەکادیمی و ئەزمموی کارکردنمان ئەوەی پیشانیاوە و ئەتوانین ئێمە ژینگە بکەین بە پرۆگرامێک لە ناو ینی ژینگە وەکو پرۆگرامێک بنووسین و ئامادەی بکەین پرۆگرامێکی تاوازانستی و پەروەردەیی پشت بەس بە هونەر و ئەدەب ئەوەشی کە هەیە لە ڕاستیان هەر بەردەوامی لە کارکردنیتیانە لە سەتا چەند هونەر یاخود هەموو ژانەرەکانی کاریگەریکی زۆری هەیە لەسەر ژینگە من ناتوانم بڵم بە ڕێژەیەکی ینی زۆر بەڵام هەر بە درێژایی مێژوو ینی هونەر ڕۆڵی هەبووە لە ناو شۆڕشا هونەر ڕۆڵی هەبووە لە پەروەردەی تاکە هونەر مەبەستم حتمما ئەدەبیشە ینی پێکەوە بۆیە ژینگەش ینی یەکێکە لەو لایەنانی کە ئەتوانێت بە هەمان شێوە لەم لایەنە ڕۆڵ بگێڕێت و ڕۆڵیشی گێڕاوە بۆ نمونە مثلا دقێکی شعری مامەسا گۆران هەیە کاتێکە باسی تانجەرۆکە بۆ نمونە لە کۆنا ئەگەر کامێرە مثلا هەش بوو بێت بۆ نمونە من دیمەنی تانجەرۆم نەبینیوەتەوە ئایا لە ڕابردووە چۆن بووە بەڵام دیمەنی ئێستەیم لە پێرچاوە و هەرێکی کشمانەتوانین بڕۆین تانجەرۆ ببینین کە چۆنە لە ڕاستیە تانجەرۆ ئێستەیەکێکە لە ناوچە کارە ساتبارەکان لەسەر ئاستی نەکتەنا هەرێمی کوردستان سلێمانی بەڵکوم هەرێمی کوردستان و عێراقیش بەڵام ئەگەر من بگەڕێمەوە بۆ ڕابردووی تانجەرۆ بووی بزانم چۆن بۆ لە ڕێگەی دقێکی شعری مامەسا گۆرانەوە توانم تێبگەم کاتێکەوە باسی ئەو ئاوەی ئەکاتێک بڵێن کە ئاوێکی سازگاری پاک و خاوێنی هەبووە و ڕوبەرێکی سەوزایی سروشتی خۆڕسکی هەبووە لەو ناوچەیە بەڵام ئێستا هیچێکێک لەمانە نەماوە من لە ڕێگەی وێنە شعرێکەوە توانم تێبگەمەوە بگەڕێمەوە بۆەوەی کە بۆ مەسەلەن لەوێت چۆن بووە بۆیە هەرێکێک لەمانە ئێستش مەسەلەن شعرەکانی مامەسا گۆران و زۆر شاعریتی کە مەولەوی کە بۆ سروشتیان و تۆ لە ناو زهنێت و بیر و هۆشی ئێمە ماوە وەشکرێ هەر ئەمانەش بێ بۆ کاریگەری لەسەر زهنێت و لایەنی فکری و بیرکردنەوەی ئێمە دروست کردبێ بۆەوەی کە ئێمە بەردەوامی لەو تێکۆشانی کە زۆر باشە با ئێمە نمونەیەک بینەوە لە سەرێکی لە وڵاتەکان ئەویش یابانەیەکێکە لە وڵاتانی کە زۆر گرنگی ئەیە بەلایەنی ژینگە و بەلایەنی هونەر و ئەدەب پێم خۆشە بزانین ئایا ئێمە هیچ شتێکمان کەمترە لە وڵاتانی ترتاوەکو ئێمەش گرنگینەین بە ژینگە و هونەر دەزانی خۆ شتێکی باشە لە ڕاستی ئێمە چاو لە وڵاتانی پێشکەوتوو بکەین یان لە وڵاتانە بکەین کە ئەگەر کاری باشیان کردبێت و ئێمەگەر کارە باشەکەشیان دووبارە بکەینەوە ئاماژەشی پێ بکەین و ئێمە و کارش دووبارە بکەینەوە لای خۆمان بەڵام لە ناوخۆی باشووری کوردستان بە تایبەتریش کە بابەتەکەمان هەن بابەتی پەروەردەی ژینگەیە زیاتر یعنی ئێمە نمونەی زۆر باشمان هەیە هەنی تەسەور بکە من بۆ منە زۆر جار خۆشمە و بابەتانە پێرچاوەکەوێت لەگەڵ یەکێک لەو ناوەندە گرنگانە کە قوتابخانەی یاڵان قۆزە لە با بڵێن پیرەمەگرون لە سنووری پەروەردەی دوکانە
کاندێک بابەتی لەگەڵ هاوبەشی پێەکەم دەڵێت کاکەوە ئێمە چەند ساڵ پێش ئێستا بۆ منەوە کارەمان کردووە یعنی ئێمە کارەمان کردو و ئیزافەشم پێڵێتەوە ینی نەک تەناو کاریان کردو بەڵکوم زیادەشم پێڵێت کە لێ بۆ نەمەسەر ئێمە کاری دیکەشمان کردو کەمە بەڕاستی زۆر زۆر دڵخۆشکەرە بۆی ئێمە لە هەرێمی کوردستانە نمونەی باشمان هەیە و بەڵام پرسیارەکە لەوەیە وەکتم ئەو یاڵان قۆزە کۆمەڵێک هەنگاوی زۆر زۆر باشیان ناوە بە تایبەتریش لە بابەتی ژینگەیی لە بابەتی پەروەردەی ژینگەیی هەم لە ڕووی تیۆری هەم لە ڕووی پراکتیکەوە لە ناو ناوەندەکی خۆیانە بەڵام پرسیارەکەەوەی بۆچی ئەم نمونەیە تەنها ناو گوندێکە قەتیزماوە بۆچی ئەمە ناڕاتە سەر ئاستی پەروەردە بەڕێوەبەراتی پەروەردەی دوکان بۆچی ناڕاتە سەر ئاستی پەروەردەی سلێمانی بۆچی ناڕاتە سەر ئاستی پەروەردەی کوردستان بۆچی ناڕاتە سەر ئاستی پەروەردەی عێراق وانە بۆچی وانەکەین کە بۆ نمونە مەسەرەن ئێمە بەردەوام دەڵێ ئێمە چاو لە فڵان قوتابخانەی یابان بکەین یان قوتابخانەی فڵان بکەین بەمە سوود لە ئەزمونە پراکتیکەکانی خۆمان ببینینەوە و بزانین ئایا ئەوەی کە ئێمە پراکتیکمان کردووە ئاسانە یاخود ئەکرێت بۆ نمونە ئێمە بخێنە ناو قوتابخانەکانی تر و یان سنووری پەروەردەکانی ترەوە بڵێ مامۆستاعاتاوی کردووە قوتابخانەی یاڵان قۆسەوەی کردووە لە گوندێکا کە بەڕاستی زۆر زۆر جێگەی دڵخۆشیە ئەوەش ئەمێ بڵێم ینی تەنانەت لەسەر ئاستی پارێزگای سلێمانیش هەڵە نەبم لەم ساڵی ڕابردوو کاڵسەنگانێ بۆ کرایانی پلەکانی تایبەتیان پێدراوە ئەبێ بەڕاستی مدیری قوتابخانەکانی تریشۆ پرسیارە لە خۆیان بکەن بۆچی قوتابخانەیەک لەو دوورە دەستەوە بۆ نمونە دەبێت پلەی یەکەم بەدەست بێنێت دەبێت بۆ نمونە مەسەلەن وەزیر ڕێزی لێ بگرێت لە گوندێکی ئاوایە کە مامۆستا باسی لێوە کرد کە یەکێکە لەو مامۆستایانی کە زۆر زۆر گرنگی ئایا بەلایانی ژینگەیی هێویش مامۆستاگەر هەڵەندە مامۆستا عەتایە کە بەڕێزیان زۆر زۆر بواری ژینگەیی ئەپارێزێت بۆ خوێندنگاکەی وە لەگەڵ ئەوەشە ئێمە با پرسیاری ئۆکین بۆچی ئەمە چۆن مێشومەگەس ئەو ڤایرۆس ئاگوازێتەوە بۆچی ئەمە با بڵین ئەمە ناگوازرێتەوە بۆ ناوەندەکانی تر هۆکارەکەیمان پێ بڵێ ئایا هۆکارەکەی خۆمانین یاخود ئەو سیستەمەیە کە تا ئێستا پەیڕۆ نەکراوە لەوە یەکەم ڕەتی بە سیستەمەکەەوە هەیەەوە پێش هەموو شتێکە دووەم دڵسۆزێتی تاکەکان ینی ئەو شتێک کە بۆ نمونە مامۆستاعاتە هەز بە بەرپرسیارەتی ئەکا بەرامبەر بە نەوەکانی ئێستا و نەوەکانی داهاتوو بۆیە کات و سات و ژیانی خۆی تەرخان کردەوە بابەتێکی وە کار من زۆر جاریشانی ئەو شتە دەڵێن بۆ نمونە ئەو بەرگەی کە مامۆستاعاتە هەیەتی کرێ بەبەری تەنگ بێ بەڕاستی شەروایە ینی دەکرا بۆ نەوە مەسەر مامۆستاعاتە بەڕێوەبەری پەروەردەی ناوچێکی فراوان بێت یان وەزیر بێ ئەسڵان وەزیری پەروەردە بێ بۆ نەبێت ئەسڵان بۆچی ئەسڵان کەسێک وەزیری پەروەردە بێت کە ئەسڵان ڕەنگە هەر هیچ لە پەروەردە نەزانێ و بۆ خۆشی بە پراکتیک ئەسڵان ئیشیتیانە کردبێ بۆ ناکرێ مامۆستاعاتا بێ بۆ ناکرێت نمونەی مامۆستاعاتاکان ئێمە زیاد بکەین بۆ ناکرێت بۆ نمونە مدیری قوتابخانەکانی تر چاو لەوە بکەن یعنی زۆر جار هەیە ئێمە ئەو ئەرکەی کە هەمانە لەناو حکومەتە ینی ئەرکەکە وەکو ئەرکێکی مادیە بینینەوە ئێمە کرێک وەرئەگرین لە بەرامبەرم کرێ دەڕۆینە شوێنی کارەکەمان و تاو ئەگەڕێنەوە کرێکەش بەڕاستی پێمان نادرێت وەکو پێویستی ژوەر ناگیرێکەوە بابەتێکی ترە و نامێ بێتینی بەرنامەکە بەڵام لێرە بۆ منە هەوڵە دڵسۆزانەکان ینی تۆ تا چەند ینی ئەمە شتێک پرسیارێ زۆر زۆر گرنگە کە هەموو تاکێک بەڕاستی دەبێت لە خۆی بکات و من زۆر جاریشەوە دەڵێم ینی پێش ئەوەی ئینگلیزەڵێ پێش ئەوەی کە تۆ پرسیار بکەیت ئەم وڵاتە چی پێشکەش بە تۆ کردووە خاکە چی پێشکەش بە تۆ کردووە تۆ لە خۆت بپرسیار تۆ چی پێشکەش بە وڵاتە کردویان مە خاکە کردووە یعنی من بەرپرسیارین بەرامبەر بە ئاو بەرپرسیارین بەرامبەر بە هەوا بەرپرسیارین بەرامبەر بە خاک بەرامبەر بە نەوەکانی داهاتوومان یعنی ئەگەر پەروەردەی دروست هەبێت ژینگەیەکی هاوسەنگ ویشمان دەبێت و هەموو ژیان و سیستەم و ئیکۆسیستەمەکەش بە هەمان شێوەیە پارێزراوە بێ بەڵام ئەو کاتێک ئێمە پەروەردەیەکی دروستمان نییە بە دڵنیاییەوە تاکێکی نابەرپرسیاریشمانە بێ بەرامبەر بە خودی خۆشمان و بەرامبەر بە ژینگە و ژیانیشمان زۆر باشە مامۆستا سەرۆر ئەگەر بکرێت ئەدەب و ژینگە هەردووشیان تێکەڵ بکەین ئایا ژینگەیەکی پارێزرا و ئەدەبێکی جوان پێشکەشەکەین بە کۆمەڵگاکەمان ئەم پرسیارەکری هەر تاکێک لە خۆی بکات ئەگەر من بۆ خۆمە پرسیارە لە خۆم بکەم و لە زمانی خۆمەوەری بگرم بڵێ چکەیەکە لە لایەنە گرنگەکان لە بابەتی پەروەردەیە چکە ئەوەی دیکە کۆمەڵک لایانی دیکەمانی ژینگە تەنابەت بە پەروەردە ناڕۆبڕێەوە پەروەردەیەکێکە لە بنەما هەرە ئەساسیەکان و بنەما هەرە گرنگەکان کە لێرە بۆ نمە دەڵێن پەروەردەی ژینگەی لە ڕاستە پەروەردەی ژینگەیش تەنابەت بۆ مناڵ نییە ولتەنها لە ناو قوتابخانەکانی شانیە بەڵکم پەروەردەی ژینگە لە ناو میدیاشا هەیە هەر بۆ نمونە مەسەرەن لە ناو میدیاکانی ئێمە چەند پرۆگرامی تایبەت بە ژینگە هەیە لە ناو خودی ئەم ڕادیۆیە ئایا هیچ بەرنامێکی تایبەت بە ژینگە هەیە بۆ نییە ئەگەر نییە ئەگەر هەیە جێگەی دەستخۆشیە لە ناو کەناڵەکانی تر ئایا بەرنامەی تایبەت بە ژینگە هەیە ئەگەر نییە بۆ نییە ئایا لە ڕابردووی ئێمە بۆ منە هەبووە بەڵێ مەسەرەن بۆ نەتیۆ دوو تەلەڤیزیۆنی نێوخۆیت هەبووە لە نەوەدەکانە یەکدانە لێرە یەکدانە بۆن لە هەولێر
لە ناو هەردووکیانە بەرنامەی ژینگە هەبووە هەواڵی تایبەت بە ژینگەش هەبووە بەڵام ئەمڕۆ دەبینی مەسەلەن بۆ نمونە وەرزش هەواڵی تایبەت بە خۆی هەیە بەرنامەی هەیە و مەسەلەن هونەر هەیەی تەندروستی هەیەی لە کاتێکا ژینگە یەکە یعنی ئەگەر تۆ ژینگەت خراپ بوو تەندروستیشت خراپە ئێستا بەشێک لەوەی کە بۆ خەڵک لایانی تەندروستی تێکەچێت و ڕۆژانە 11 کەس تووشی نەخۆشی شەرپەنجە دەبێت بۆی چیەوە توش دەبێت بۆی خراپبوونی ژینگەوە توش دەبێت بۆی ئالێران میدیاکانی ژێکەکە لە لایەنە هەرە گرنگەکان کە دەبێت ڕۆڵ ببینن لە بابەتی پەروەردەی ژینگەی و بەردەوام بابەتە ژینگەکان دووپات بکەنەوە بۆی ژینگە بێ پرسی ڕۆژ چونکە تا ئێستا لە باشووری کوردستانە ژینگە نەبوو پرسی ڕۆژ ئەگەر تۆ بشتێک بکەی بە پرسی ڕۆژ و لە هەمان کاتا پەروەردەی ژینگەی پەرە پێ بدەیت دەبێت لە میدیاکانی شار ڕۆڵی خۆیان بگێڕن و هەروەها پەروەردەی ژینگەی لە ناو خێزانەکانە ئەمە تا چۆن بۆ نەسەروان ڕنگدانەوەی داواتەوە تا چۆن بۆ نەمەسەر لە ناو فیلمەکانە و بەرهێمێنانانی کە بۆ سینەما ئەکرێت لە باشووری کوردستانە کە جێگەی خۆشحاڵیە ینی بەرەو گەشەی سندۆ بەرەو پێشەوە ئەڕوات تا چۆن بۆ نەوەسە لە ژینگە لە ناو سینەما شوێنی خۆی گرتووە بۆیە ژینگە بکایەیەکە یان پرسێکە یان بوارێکە دەبێت لە ناو هەموو جونگەکان لە ناو هەموو بوارەکانە شوێنی خۆی بگرێ و ئەگەر لە ناو هەموو بوارەکانە شوێنی خۆی نەگرێت تەنان لە ناو سیاسەتیشە چکە ژینگە دابڕاونێ لە سیاسەتیش بەڵام تۆ تەماشاکەی مەسەن بۆ سیستەمی حکومڕانی لە باشوورە هاتوون تەنانە ژینگەشان دابڕیوە لە سیاست و ڕۆڵی نییە ینی هیچ استراتیژێتێک نییە هیچ بەڕێوەبەریەک بۆ ژینگە نییە بۆی ئالێرا دەبێت ژینگە ڕەبت بکرێتەوە بە هەموو کایەکانەوە ڕەبت بکرێتەوە بە هەموو لایەنەکانەوە و لە ناویشیان یەکەمینیان پەروەردەی ژینگەیە ئەگەر ئێمە و کارەمان کرد بەڵێ ئێمە توانین تاکێکی پەروەردەکراوی ژینگەی دروست بکەین و پێیگەێنین و ژینگە تا ڕادێکی باش بپارێزین لایانی کەم هیچ نەبێ گەر ئێمە نەتوانین گەشەشی پێ بدەین لایانی کەم ئێمە نەبین بە هۆکار بۆ تێکدان و شێواندنی چکە ئێستێکێک لەو کێشانەی کە هەیە بە تایبەت لەسەر دارستانەکانمان ئەوەی دەبینی کە تەسەوڕ بکە بۆ هەتا لە ناو سلێمانیانی دەبین لە ساڵانی داهاتوەسان شاخ نەبێنێ و شوێنی شاخەکانی شەو میکرا و شوێنی نیشتە جێبوون بۆ مثلا دەبین لە منتیقی لای بازیانوانە کە پێشتر ئەو شوێنە یەکێک بۆ لە خاکێک کشت و کاڵێ هەرە باشەکان بەڵام ئێستا بۆ بە ناوچێکی پیشەسازی تانجرۆ بە هەمان شێوە و ئەشبینی لە فترەکانی داهاتوە لەو ناوچانە بە هەمان شێوە شاخ نامێنێت چکە هەمیە تەقێنرێتەوە بۆچی بۆ کارگەکانی چیمەندۆ هیچێن کێ سوودی لێبینێ تەنها کۆمەڵی خەڵکی سەرمایه‌داری چاوچنۆک سوودی لێبین پارەکەی چێتە ناو باخەڵی ئەوانەوە و ژینگەشتی لێ بەسەردێت و ئینسانێکی لێ بەسەردێت زیندەوڕەکان چینان لێ بەسەردێت هەر شتێک ڕوودەدات ئەمانێکی کێشەی من نییە بەداخەوە پێم خۆشە لە کۆتا پرسیاری ئەوەت لێکەم ڕێکخراوی سروشتی کوردستان لە ماوەی ئەم چەند ساڵەیە چ پرۆگرامێکی تایبەت کردووە بە تایبەت بۆ ژینگە و چی بەرهەم هێناوە لە سەتا چەندی گەیشتون بە ئامانجەکەیان ئێمە بابەتی پەروەردەی ژینگەی یانی لە ناو استراتیژێتی کاری ڕێکخراومانە هەیە و کاریشمان لەسەر کردو و بەردەوامیشە بین لەسەر کارکردن بۆی ئێمە توانین لە ماوەی کەمتر لە 6 مانگە ئێمە بە ینی بگەین بە قۆناغی کۆتایی واتە بڵێن ئەم 5 پرۆگراممان هەیە ئەوەی کە لە ئێستا تەنها پێویستیمان پێیەتی پاڵپشی داراییە چکە هەندێک بابەت هەیە بەڕاستی هەندێک خەڵکت هەیە لە هەندێک پسپۆری جیاواز بەبێ بەرامبەر یان خۆبەخشانە ئامادەنین کار لە ناو پرۆژەیە بکەن ئێمە کردومانە و بێ بەرامبەریش کە خاوەنددارەتی میشە بۆ ڕێکخراوەکە گەڕێتەوە بێ بەرامبەر ئامادەین ئێمە هەموو ئیشەکانی خۆمان جێبەجێ بکەین خۆبەخشانە کردومانە و خۆبەخشانش بیکەین بەمەرجێک تەنها پاڵپشی دارایی هەبێت بۆ هەندێک لە کایەکانی هەندێک لە ئەو با بڵین لایەنانی کە ئێمە بۆ ناو پرۆگرامەکە پێویستمانە کە بتوانێت پاڵپشتی دارایی ئەوانەمان بۆ بکات ئێمە توانین پرۆگرامەکان ئامادە بکەین و بشکەین بەردەست کەمە لایەنێکی زۆر گرنگە و جیالەوە ئێمە هەر بەردەوامی لە کارکردنی خۆمان لە ئەنجامدانی ینی گوتنەوەی وانە لە ناوەندەکانی خوێندن چکە ئەمانەوە بەڕاستیانی ئامانجوانە کە ژینگە بکەینە پرۆگرامی لە ناوەندەکانی خوێندنەوە هەبێت و لێرە شایان پێویستیمان بەوە هەیە کە ڕاهێنەرەکانیشمان بەردەوام لە ناوەندەکانی خوێندن و لە ڕێگەی سوۆسیال میدیاکانیشمانەوە بەردەوام یان ئێمە دوو پرۆژەی گرنگمان هەیە کە یەکێک لە پرۆژەکانمان پرۆژەی گرین بووکە کەویش سەرجەمی کۆکردنەوەی ئەو کتێبانەیە کە بۆ ژینگە نووسراوە بە شێوەی دیجیتاڵی ئەمە لە ناو کەناڵێکا کۆمان کردوتەوە کۆمەڵە کاری دیکەشکەوە کرێگە هەر کەسێک مەبەستی بێتە سەر با بڵێن لاپەڕەکانی ئێمە لە سوۆسیال میدیا و وەچاوی پێ بکەن زۆر باشەکەواتە هەر لە کۆتاییە چیت هەیە بۆ بینەران بۆ ئەوەی کە بتوانن هەر هیچ نەبێت ئەگەر لە سەتایەکی بینەران و بیسەرانی ئێمە بتوانن ژینگەی خۆیان بپارێزن ئەتوانین ژینگەیەکی تەندروست بە خۆمان دروستکەین فەرمووەگەر ئێمە یەک ژینگە و یەک هەسارەمان هەیە و دوومان نییە و ئەگەر ئێمە ببین بە هۆکار بۆ تێکدان و شێواندنی ژینگە بەڕاستی ناتوانین هەساری جێگرەوە بەدەست بێنین لەبەرەوە هیوادارم کە هەموو لایەکمان پێکەوە کار لەسەر پارێزگاریکردن لە ژینگە و ژیانی خۆمان بکەین و بیریشمان نەچێت ئەمە تەنها قسەیەکی باق و بریقدار نییە بەدەیان ڕۆڵەی ئێمە بەدەیان کوڕووکچی گەنجی جوان خوێنی خۆیان ڕشت لە پێناو پارێزگاریکردن لە خاکمان و لە ئاومان و لە ژیانیمان لە هەرێمی کوردستانە لەبەرەوە بێ هەمومان پێکەوە پارێزگاری لە خاکەکەمان لە ژینگەکەمان لە ژیانمان بکەین
دەستەکانت خۆش بێ زۆر سپاس دەکەم خۆشەویستان بۆ هیوایم کە توانی بێتمان پامێک بگەێنین بەوی ئاز و خۆشەویست هیوادارین کە بتوانین هەریەکە لە ڕێی خۆیوانێ و لە ناو خێزانەکانمان مناڵەکانمان فێرکەین سەرەتا بە خۆمان فێرکەین ئەو کاتە مناڵەکانمان فێرکی تاوەکو بتوانین ژینگەیەکی جوان تەندروست بۆ خۆمان فراهم بکەین چونکە ئەگەر ئێمە ژینگەکەمان پاک و بێگەرت بێ ئێمە ئەتوانین تەندروستێکی باش بە خۆمان بگەڕێنینەوە بەڵام ئەگەر بۆ شێوازە بێ کە ئێستا هەیە بەداخەوە کۆمەڵێک نەخۆشی و کۆمەڵێک دەردەسەری بۆ خۆمان دروست دەکەین کە یەکێک لەوانە هیواخوازم کە هەموو ئەو نەخۆشانی کە تووشی نەخۆشی شێرپەنجە بوون زوو چاک ببنەوە بەڵام ئەمەش لە ڕێگەی ژینگەوە ئەگوازرێتەوە بۆ مرۆڤەکانم تووشی نەخۆشیانەکە هیوادارین کە هەمومان بتوانین ژینگە پارێزین کەواتە بە پێکەوە ژینگە پارێزین خواتان لەگەڵ